بیشتر خاڵش دۆ کورتە بۆ حەزم بەسەر قسەی لەسەرکە یەک لەسەر ئەوەی کە مامۆستانی وانەبێژ کە بڕیاری بە گرێبەستبوونیان دەرچوو بەحقیقە دەما پێم وایە سەرکەوتنە بۆ هەموو حکومەت و بەتایبەتی بۆ ئەو مامۆستا بەڕێزانەی کە ماوەیەکی زۆر بوو خواستی هەموو لایەک بوو کە ئەم مامۆستانە بە گرێبەست وەربگیرێن. لێرەوە من پیرۆزبایان لێ دەکەم هیوادارم سەرکەوتوو بن و تۆزێکیش لەو قەلەق و بڵێم دووتلیە دەربچن و دڵنیا بن لەوەی کە حکومەت هەڵ پشت و پشتیوانیان دەبێت. حاڵی دووهەم بابەتی چەشنکردنی خانەنشینی بووە وەکو ئەوانەی حکومەتی فدرال هەرێم لەگەڵ ئەوانەی حکومەتی فدرال کە ئەمەش بە قەوڵی حکومەتی هەرێم لەگەڵ حکومەتی فدرالی توانیمان ئەوەش بە ئەنجام بگەینین و بەشێکی زۆری وەکوێک لێهاتووە. ئەوانی تریش وەبزانم لە مانگی داهاتوو لە بەرنامەکەدا کە ئەوانەش خانەنشینی هەرێم لەگەڵی بەغدا تاوچەشم بکرێت. خاڵی سێەم ئێمە وەبزانم لە 16 ئەم مانگە هەڵمەتی هەڵبژاردن دەست پێ دەکە. طبعاً هەموو حیزب و لایەنێکی سیاسی ئازادە بۆ خۆی پرۆپاگەندە بکە و لە هەڵمەتی هەڵبژاردن لە بەرژەوەندی خۆی کاری خۆی بکە، بەڵام لە ئەنجامدا ئەومان لەبیر نەچێتەوە. هەموومان هاوڵاتی ئەم کوردستانەین و ڕۆژێک هەر لەگەڵ یەکتر دانیشینەوە. هیوادارم بەدەوامەوەیە هەموو لایەک ڕەچاویەوە بکەن کە زمانی زبر و ئاستی نزم بەکارنێنن لە چوارچێوەی سیاسەتدا چی گونجاوە بۆ ئەوەی لە بەرژەوەندی حیزبەکان بۆ خۆیان بکەن ئەوەی تر ئەومان لەبیر نەچێتەوە. لە نەتیجە ئێمە هەموومان خەڵکی ئەم وڵاتەین و کوردستانین و ئەبێت شتێکی وان نەکەین بڵێ شەرم بکەین لەگەڵ یەکتر دانیش. بەرحاڵ داوای سەرکەوتنتان بۆ دەکەم. زۆر سوپاس سەرۆکی.